زمانی ئومەویەکانە شتێک کە زۆر گرنگی پێ ئەدرا قەضاوەت. طبعا لە خولەفای ڕاشدین هەر هەمویان خۆشیان قازی بوون، خۆشیان خەلیفەی موسڵمانان. زمانی ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ قازی بەجیادانا، بەڵام هەر خۆشی قەزاوەتی ئەکرد. بۆیە مەسائلی قەضا لەگەڵ با بڵێن بردن بەڕێوەی وڵاتەوە ئەو دووشتە لە زمانی ئومەویەکانە بەتایبەتی لە زمانی ئیمامی معاویە ڕەزا ڕەحمەتی خوای تا جیا کراوە لە یەک. لە دەوڵەتی ئومەویە زۆر گرنگی ئەدرا بەو ڕسقەی کە ئەدرا بە قازی چی بدرێتێ، چونکە ئیمامی عەلی قسەیەکی هەیە زۆر گەورەیە قسەکەی ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ، ئەفەرمێ کاتێک کە قازێکی دانا فەرمووی وەفسەح لەه بە عاملەکەی خۆی وت بە ئەمیرەکە وتی دنیای بۆ بکەرەوە فی البەذل، ئەوەندەی بدەرێ هەرچی کێشە و مەشاکی ما یوزیل عیلەتەه، هەرچی کێشە و مەشاکلێتی نەیمێنێت لە ڕووی مادیەوە، وهەی لێ بکە کە هیچ حاجەیەکی بۆ خەڵک نەبێ، بۆی لە قەزاوەتە زۆر مستەقیل بێ، فکری لای پارە و داهاتی خەڵک نەبێ. ئەوە زۆر گرنگە لە دەوڵەتی ئومەویەکانە زۆر ڕەنگی دایەوە تاتی لە زمانی معاویە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ دوو جۆر قازیمان هەبوو. طبعا قازێکمان هەبوو هیچ شتێکی وەرناگرت لە دەوڵەت، وەکو مەسروق کە یەکێکە لە کیباری تابعین ئاعتیبارەکرێ و یەکە لەو کەسانەی زۆر زاهیدانە لە ژیانە. کەسێکی تریشمان هەبوو وەکو شوڕایحی قاضی. شوڕایحی قاضی داهاتەکەی بێ ئەنداز خراوەتە بەردەستی، یعنی ئەفەرمێ داهاتی هەموو کەسێک ساڵانە بوو، داهاتی شوڕایح مانگانە بوو، لە مایەکە بەغەدە ساڵێکی خەڵکی ئەدرایە و هیچ حاجەیەکی نەبێ، هیچ پێویستێکی بە خەڵک نەبێ. بۆ لە هەموو زەمانەکانە سەرەکەی شوڕایح یەکێک بوو لەو قازیانەی کەوا زۆر احترامێکی گەورەی کرا و داهاتێکی زۆر گەورەی پێ عەتا کردەوە. حتا زمانی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دواتر باسی ئەکەین هەر لە ئومەویەکانە کە یەکە لە ئەمیرەکانی خەلیفەکانی ئومەویەکان ئەفەرمێ یەکێک لەو کەسانەی کە زۆر عەتای بەسەرە ئەڕژەن شوڕایحی قاضی بوو. بۆیە قەضاوەت ئیستیقلالەتێکی زۆر تایبەتی خۆی هەبوو و جیاوازی زۆر گەورە تێیە ڕوویدا لە زمانی سەیدنا معاویە، چونکە زمانی سەیدنا معاویە 20 ساڵی ڕێک سەیدنا معاویە خۆی قازی بوو بە ئەمری ئیمامی عومەر، ئیدارەی شامی بردو بەڕێوە قەزاوەتی شامیشی کرد، هەردووکیانی کردو. لە دوای کە خۆی بوو بە خەلیفە وازی لە قەزاوەت هێنا، دا ئەنژەکەی ئەکە خەڵک محاسبەی ئەوی ئەکرد، ئەوەی ئەکە کێشەکانی لێ ئەکۆڵیەوە و کۆمەڵە نامە هەیە کە ئیمامی عومەر بۆی ناردووە هەموو ئەوانەی کردە ئەساسیاتی قەضاوەت لە ئیسلامە و کردی ئەساسیاتی دەوڵەتەکەی لە مەسەلەی قەضاوەتە. چەند شتێکی جیاوازی کرد کە پێش خۆی نەکرا. یەکێک لەوانە هەموو حکمێک کە ئەدرا تەسبیتی ئەکرد ئەینووسیەوە، شاهیدیشی لەسەر ئەگەر شاهیدەکان ئیمزا نەکرد. هەموو حکمێک لەو زەمانە کە دەرچوو بێ ئیلا ئەم حاڵەتە تەسجیل کراوە و تۆمار کراوە. اینجا هات کۆمەڵی ئەعوانی دانا بۆ قازی، ئەوە نەبوو وەکو جاران قازی بەتەنها دابنیشێ و خەڵک بێ کێشەی هەبێ بۆیان حەلکا و بە ئاسانی هەموو کەس بچێتە بەردەم قازی، نە کۆمەڵە شتی دانا. یەکێکی دانا بە ناوی ئەلمونادی. قازی زۆر مانوونە ئەبوو، منادی ئەهات لە پشتی قازیەوە ئەوەستە، هەموو دوو نەفەرەکە ئەهاتن فڵانی کوڕی فڵان ناوی ئەخوێندەوە، ئەوی تۆ لەوێ دانیشە شوێنەکەی بۆ دیاری ئەکرد، ئەوی تر وەرە چووکە بێ بەرامبەر یەک بوەستن. قەزاوەتی ئیسلامی ئەو حاڵەتەی هەیە ئەو کەسانەی کە حکمیان ئەدا بەسەرا مەهماکان گەورە بن بچووک بن هەر شێوازە بن لە پەنەیەکە دایانن هەردووکیان. ئەگەر گەورەی هەموو وڵاتەکەش بێ سەیدنا معاویە خۆی کێشەی هەبێ لەگەڵ کەسێکە ئەبێ خۆی کەسەکە پێکەوە لە بەردەم قازیە بوەست. نظامەکە ئەو هەیە. اینجا ئەفەرمێ هەردوو منادی هاواری ئەکرد ئەوی تۆ لەوێ بوەستە تۆش لەوێ بوەستە، ئەو کەسێک کە مدعیە شوێنی خۆی هەبوو، ئەو کەسەی مدعا عەلەیهی و شوێنی خۆی هەبوو، اینجا پێوە تۆ شاهیدت هەیە شاهیدەکانت بابێنە پشتی سەرت بوەستن، تۆ شاهیدە هەیە یانی هەتا بابێنە پشت سەرت بوەستن. لە بەرامبەریانە قورئانێکی گەورە دانرا بە مصحفێک بۆ کەسێکەوە بوو سوێن بخوا بە مصحفەکە، چونکە ئەگەر هات و شاهید نەبوو ئەو کاتە چێتە بابی سوێنەوە. اینجا کەسێکی تر دانراوە بە ناوی حاجب، لە دەرەوە ئەو خەڵکی کە ئەهاتن تەرتیبی ئەکردن تەنزیمی ئەکردن ناوەکانی ئەدا بە منادی، یعنی بە نظامێکی زۆر جوان قەزاوەت ئەچوو بەڕێوە تەرتیب ئەکرا. اینجا تەرجمانیان دانا بۆ یەکەمین جار، چکە دەوڵەتی ئیسلامی گەورە بووە، خۆ تەنها عەرەب نین، عەرەبە عەجەمە ئەنواعی زمان خەڵک هاتن موسڵمان بوون، بۆیە هەموو قازێک چەندین تەرجمانی هەبوو. لەگەڵ هەر کەسێکە بەهاتایە کە غێری زمانەکەی ئەو زمانە نەبووە یەکسەر تەرجمانەکە چۆ پەنای تەرجمە ئەکرد بۆ قازی قسەکانی هەموو تەرجمە ئەکرد بۆ قازی، و قازی جوان تێبگە و نەبادا حکمێک بدرێکە لە مەصالحی کەسێ لە مەصالحی کەسێتر نەبێت. کارێکی تر لە هی قوزاتە زیادی کرد مراقبە و متابعە.
پێشتر قەزاوەت تەنها ئەوە بوو بڕیارەکە ئەدراوتەوە خەڵکە خۆی دیندار بوو یەکسەر جێبەجێ ئەکرد بەڵام دواتر وردەوە دە عالەمی ئیسلامی گەورە بوو ئەنواع جۆری نیفاق و ئەنواع جۆری خەڵکی تر هاتن ناوی خەڵکی غێرەدین و موسڵمان و بۆ یەکێک لە کارەکان بریتی بوو لە مراقبە و متابعە شورتە هەمیشە یەکێک لە ئیشەکانیان ئەوە بوو کە بێنکاری ئەم خەڵکە بزانن ئایا تەنفیزی ئەکەن ئەم بڕیارە تەنفیزی ناکەن چەنێ متابعە ئەکەن چۆن هەموو ئەمە ئیشی لەسەر کرا و تەرتیبێکی زۆر جوان بۆ قەزاوت کرا مەسادیرەکانی ئەحکام لە زەمانی سیدنا معاویە گۆڕانکاری بەسەر هات یەکەم قورئان وەکو خۆی مایەوە سنەی پێغەمبەر صلی الله عليه و سلم تدقیق و تحقیقی تیا دەست پێ کرد وتارێکی مەشهوری هەیە سیدنا معاویە فەرمێ ئەی ئەهلی قوڕەیش هەر حەدیثێ تەئکید نەبن لە زمانی پێغەمبەرەوە صلی الله عليه و سلم نابێت لە زمانتان بێتە دەرەوە چونکە ئەحکامی خەڵک لەسەری ئەوەستێ بۆیە زۆر توند لەو مەسئلە لەگەڵ قازیەکانە مامەڵەی ئەکرد کە بەدوای سنەی صحیحا بگەڕن ئیجماع عرفی زمانی پێغەمبەر صلی الله عليه و سلم کرا بە حکمێک لە حکمە شەرعیەکان کە پێشتر نەبوو اینجا ئەهلی مەدینە قولی سەحابە هەموو ئەمانە حساباتی بۆ ئەکرا لەناو قەضایە بۆیە ئەگەر قەزاوەتی ئیمامی عومەر لە زمانی ئیمامی عومەرە بە شێوازێک لە بە ثابت بگەیشتە یەکسەر ئەکرا بەشێک لە بەندەکان و ئیشی لەسەر ئەکرا و پێشتر مەسەن سەوابقی قەضایی هەر قەزاوەتێک کرابێت لە زمانی خولەفای ترە هەر هەموو جێگەی اعتیبار لە ئەم قاضیان قاضی لەو زمانە هەندێک جار ئەکرایە وەلی ئەمر ئەکرایە ئامیر ئەو شوێنە مەسەن حتا سیدنا معاویە کە شامی بەجێ ئەهێش قاضی شامی لەجێ خۆیدا ئەناتاوەکو ئەگەڕایە لە شوێنەکانی تری جواش کە ماسن ئەویز ئەمیرێ بگۆڕێ ئەمیرەکەی لا ئەدا هەتا ئەمیری دووەمە چوو قاضی ئەبر بەڕێوە هەموو قاضی دەوری ئیمارەتی ئەبینی قاضی زۆر کار لە شوێنەکانە لە زمانی سیدنا معاویە بۆ مەسئولی شورتە ینی مەسئولی شورتە و قاضی یەکەس بوو ئەوەی شورتەی شاری هەموو ئەبر بەڕێوە لەگەڵەوەی قەزاوەتی خەڵکی شێکردانیش هە تەنها یەکەس بوو هەندێک جاریش بووە کە دوو کەس بووە لە هەندێک لە شوێنەکانە زۆرن ئەو قازیانەی کە لە زمانی سیدنا معاویە هەبوون فضالي كوري عبيد نعماني كوري بشير أبو هريرة عبد الله كوري حارث أبو سلمة كوري عبد الرحمن كوري عوف مصعب كوري عبد الرحمن كوري عوف سليمي كوري بني عنز وزوري كتير لوانا هم ويانا وانا كاروباري قضاوتي بدو برا ولا زماني سيدنا معاوية رضي الله رحمة الله عليه واستقلالتي كي طوالي قضايا هبو